باس لە نەبوونی دەرفەتی کار واروەها ڕێژەی زیادبوونی بێکاری دەکەین ناوچەکانی هەرێمی کوردستان. هەڵبەتە با بڵێن زیادبوونی بێکاری لە ناو گەنجاندا لە ناو هاوڵاتیان لە سەرانسەری گیان و بەدیاریکراوی لێرە هەرێمی کوردستاندا با چەند هۆکار و چەند قۆناغی گەیشتووەتە ئەم دەرەنجامەی ئێستا. لێستاژا بەپێی ئەو با بڵێن ئامار و ڕاپرسیانەی کە بوونیان هەیە لە دهۆک زۆرترین ڕێژەی بێکاری هەیە و هاوکات لە پلەی دووەمدا هەولێرە و پاشان سلێمانی لە پلەی سێمدایە. دەپرسین هۆکارەکانی بێکاری چییە و چۆن دەرفەت دەرەخسێنرێت تا هەلی بێکاری لە ناو گەنجان و بە شێوەی گشتی لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمتر بکرێتەوە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئەحمەد محەممەد ساید ڕاهێنەری پێشووی سەنتەری هاریکاری کرێکارانی جیهان لە ستوری بەیانی کورسار نیوزمیانە. کاک ئەحمەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. هەڵبەتە ئەوەی کەڕوونە بێکاری لە سەرانسەری گیان و لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە بە شێوەیەکی گشتی ئەو قۆناغانی کەوای کردو بێکاری لەم سەردەمی ئێستادا بەم ڕادەیە چڕ بێتەوە و لە سەرانسەری گیان و بە دیاریکراویش لە هەرێمی کوردستاندا ببێتە خاڵێک کە گەنجان بەدەستیەوە بناڵێنن چییە؟ ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ ڕیشەی بێکاری و ڕیشەیەکی مێژوویی هەیەکە لە چەند قۆناغێکە ئەیبینین. یەکێ لە قۆناغەکان قۆناغی سیستەمی دەرەبەگایەتیە کە سیستەمی دەرەبەگایەتی دەسەڵاتی هەبوو. یەکێ لە کوڕەکانی دەرەبە کە دەرەبەک خۆی نامایەکێ لە کوڕەکانی دەسەڵاتی ئەگرتە دەست و ئەوانی تر ئەوایە شوێنەکەش بەجێبێڵن واتە بێکاریکی زۆر بڵاو بووە لە سیستەمی دەرەبەگایەتیە. سیستەمی دووەم کە یا با بڵێن مێژووی دووەمی بێکاری ئەوەیە گەڕێتەوە بۆ سەردەمی پیشەسازی کە سەردەمی پیشەسازی ئەم سەردەمی پیشەسازی دیسانەوە هۆکارێکی گەورە بوو بۆ ئەوی بێکاریی گەورە و بەلێشاو لە گوندەکانەوە دروست ببێ و کۆچێکی بەلێشاو لە گوندەکانەوە بەرەو شارەکان بڕواچکە خەڵک بە دوا ژیانێکی باشتر ئاگەڕا لە بەرەوە سیستەمی با بڵین سەردەمی ڕێسانسیا پیشەسازی ئەوەی کرد کە بێکارێکی زۆر لە ئەوروپایە بە تایبەت بڵاو بێتەوە و ئەو کارگانەی کە هەبوون توانای وەرگرتنی ئەو هەموو دەستی کارەی نەبوو لەبەرەوە خەڵکیش هات بەلێشاو ڕووی کردە شارەکان و لە قەراغ شارەکانە بوو. و قۆناغێکی تری بێکاری ئەوەیە کە ئەو حاڵتانە دێتە پێشەوە کە لە دەسەڵاتی هیچ حکوومەتێک هیچ کەسێکدا نییە و ئەوانش کە با بڵین حاڵەتێکی تەندروست دێتە پێشەوەکو ساڵی 2019 کە کۆڤید 19 پەیدا بوو دیسانەوە بێکاریی گەورە و بەلێ شاوی لە سەردەم وڵاتانی دنیای دروست کرد تاوەکو ئێستا ئەو بێکاریە لە ئەوروپا و ئەمریکاشا بە تایبەت لە ئەمریکایە تاوەکو ئێستا زیاتر لە 10 ملیۆن کەس یا 10 ملیۆن کرێکار بێکارن. هۆکاری ئەمانە ئاگەڕێتەوە بۆ ئەوەی کە سیستەمێکی باش یا سیستەمێکی بەڕێوەبردننی گونجاو یا سیستەمێکی زانستی نییە بۆ ئەوەی کە بتوانین دەستی کار بخەینە سەرکار. ئەو کارەکەشی ئەوەی کە لە راپۆرتەکە شابینیمانەوە ئەوەی کە جەنابیشت باس کرد ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستانە دیسانەوە دەوری خۆی هەیە و حکوومەت هەندێک بەرنامەدا ڕێژێکە بۆ نمونە سربەخۆیی ئابووری کە یەکێ بوو لەو خاڵانەی کە زەرەریکی گەورەی لە کرێکاراندا چکە کاری نەهێشت و ئەو پارەی کە لە عێراقەوە هات بۆ هەرێمی کوردستان و پارەیە نەما و هەرێمی کوردستان کەوتە ژێرباری قەرزێکی زیاتر لە 30 میلیارد دۆلاریەوە کە ئەمەش کاری نەهێشت و حکوومەت ناچار بوو دەست بەرێ بۆ ئەو پارانەی کە لە بانکخانە بوون ڕایکێشا و ئەو پارانش تا ئێستا دەست سەرمایەدارەکان نەکەوتونەتەوە. واتە متمانەیەک لە بینی حکوومەت لەگەڵ سەرمایەدارەکان حکوومەت لەگەڵ هاوڵات یا حکوومەت لەگەڵ کرێکارە ئەو متمانەیە نەما و دەستی کار زۆر بوو و هۆکارێکی تریژەوەیە کە ماوەی 10 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی خەمڵێنراوی نییە بۆ بەڕێوەبردنی حکوومەتەکەی و ئاشکرانیە بودجەکەی چی و چی نییە ناتوانێت پلاندانێ و هۆکارێکی تر ئەوەیە کە زان کۆکانمان شوێنی تەنیا خوێندن و وەرگرتنی شادەکانە بەداخەوە تا ئێستا نەبووەتە سنتەرێک بۆ پەیداکردنی هەلی کار یا بۆ دۆزینەوەی بازاڕی کار یا بۆ بەهێزکردنی بازاڕی کار کە بێگومان بازاڕی کاریش لە خاوەن کار و کرێکار پێک دێ و ساڵانە بە پێی ئامارێک 48,000 خوێندکار خوێندن لە 35 زانکۆیە لە هەرێمی کوردستانە کە لە 3-4 شاری وەکو هەرێمی کوردستانە 35 زانکۆ بەڕاستی کارەساتە بۆ هەرێمیکی داخراو کە 48,000 ساڵانە دەرئەچن
و بڕوانام بەدەسێن بەڵام شوێن یەکاری تا بکەن بەمەش لە ماوەی ئەو 10 ساڵەیە زیاتر لە 500,000 کەس کە بێکارن ئەوانەی کە بڕوانامەیان هەیە بێجگەلەوەی کە بڕوانامەیان نیە. باشە کاک ئەحمەد هەڵبەتە باست لە زانکۆکان کرد کە دەشێت هەندێک کادڕۆڵی هەبێت لە دروستکردنی بێکاری لەگەڵەوەی کە پێویستە زانکۆکان لەگەڵ گۆڕانکاریە ئابوووریەکان پێویستیەکانی سەردەم خوێنکار یاخود با بڵێن بازاڕی کار فەرامبێن و خوێنکار لەو بوارانەدا بخوێنێ. لەگەڵ ئەوەشدا نەبوونی کەرتی تایبەت یاخود با بڵێن سرمایە گوزاری پرۆژەی گەورە کە ئەمە دەرفەتی هێلیکار بڕەخسێنێت لە هەرێمی کوردستاندا ئەمە دیوێکی دیکە نییە بۆ ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێکار بن جیا لەوەی کە لەو کارگە و با بڵێن پرۆژانێکی هەن کرێکاری بیانیش دەتوانن کار بکەن. ئێمە پێشەوەی باسیەوە بکەین باسی جۆری کار ئەەکەین بۆ نمونە کاری شاراوە هەیە و کاری ئاشکراش هەیە. کاری شاراوە ئەوەیە کە حکوومەت خۆی دەسیتایە ئەو پارە و داهاتی کە هەیەی لە ڕێگەیەکی ناتەندروستەوە دابەشێکا بەسەر و کەسانەیە کە هیچ بەرهەمێکیان نییە. ئەمە کاری شاراوی پێڵێنە کاری نهێنی پێڵن و کاری ئاشکراژەوەی کە خۆتانی بینن لە بازارڕ خەڵک هاوارەکە ئەو کرێکارانە و لە ڕاپۆرتەکەشا هاواری ئەویانە کە کاریان دەست ناکەوێت بۆ یاتنی کرێکاری بیانیەوە بۆ هۆی هەر هۆکارێ لە هۆکارەکانەوە کە جگە لە قەیرانی ئابوووریکە بەرەوچێریمی کوردستانی گرتووە. و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی هۆکارێکی سەرەکی سیستەمی AI کە سیستەمی AI لە دنیای ئێستا پێشکەوتووە. من راپۆرتێکی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ساڵی 2021 ئاماژە بەوە ئەدا کە لە ساڵی 2025دا زیاتر لە 25 بۆ 30 کرێکاری زیرەک شوێنی کرێکاری مادی یا کرێکاری فیزیکی یەکرێتەوە کە ئەمەش خەتەرێکە بۆ سەر کرێکاران دیسان ئەمانە هەمووی بوونەتەوە هۆکار بۆی بێکاری لە دنیاە بڵاوێتەوە. بێکاری تەبەندیادەیەکی جیهانیە خۆ لە هەرێمی کوردستانە نییە بەڵام شوێن تا شوێن جیاوازی هەیە وەکو جەنابتان ئاماژتان پێدا لە دۆک بێکاریەکە زیاترە و لە هەولێر بە پلەی دووەم و لە سلەیمانی بە پلەی سێم. بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە کە کرێکار ئاشنا نییە بەو مافانەی کە بۆی دیاری کراوە لە یاساکانی کارە چکە ڕۆڵی ڕێکخراوەکان لە مرۆوە چی دەبێت؟ هۆڵی ڕێکخراوەکان بەڕاستی وەکو سەندیکاکانی کرێکاران یا ئەو ڕێکخراوانەی کە لە بواری چالاکوانی کرێکارین و کار ئەکەن بە تایبەتی سەندیکاکانی کرێکاران و ڕێکخراوێکی تریش هەیە ڕێکخراوی داکۆچی لە مافی کرێکاری بیانی و شیاری کرێکاری بیانی. یەکێ لە کارەکانی سەندیکاکانی کرێکاران ئەوەیە کە هەلی کار بڕەخسێنێ ببورن کە کرێکار و شیار بکاتەوە. بەڵام جاری وا هەیە بانگەشەی ئەوەکە کە هەلیکاری ڕەخسان وەکامە کاری ئەو نییە چکە یاسایەکەی یاسای 52 ڕێخستنی سندیکاییە ئاماژە بەوە کە تۆ لە بوارێکا کارەکەی لە ڕێخستنی سندیکاییە بەداخەوە لەوە شا سندیکاکانی کرێکاران لەو پەڕی لاوازی خۆیایە چونکە لە 200 کرێکار بەپێی و ئامارانەی کە هەیە لە 200 کرێکاریە کرێکاریان پەیوەندی بە سندیکاکانی کرێکارانەوەنی بۆیە من لێرەوە داوە لە کرێکارانەکەم بۆ وشیاری خۆیان بۆی کە شوێنێکە بێ بەرگریان لێ بکات پەیوەندی بە سندیکاکانی کرێکارانەوە بکەن بەڵام ئەوانش بتوانن نمایندەی خۆیان بە نمایندەی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن بتوان کاری لەگەڵا بکەن. بێگومان لە جارنامەی مافی مرۆڤایە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ لە مادەی 23 لە خاڵی یەکەم و دووەمە ئاماژە بەوە کە هەموو کەسێک مافی کارکردنی هەیە. کارکردنیش چوار جۆرە کاری هەمیشەیی هەیە کە لە خاڵی پێنجەمی یاسای ژمارە سێحوتی ساڵی 2015 یاسای کاری عێراقیە هاتووە کە ئاماژە بەوەکە کرێکار هەر کەسێکی سروشتی لە بەرامبەر کرێیەکە کار بکە و ئەو کارانە چی دیاری کردو چوار کارن. کاری هەمیشەیی هەیە کاری بابڵن کاری هەمیشەیی کاری بەردەوام کاری لە ناکاو هەیە کاری وەرزی هەیە و کاریش هەیە کە کاتیە کاری کاتی ئەم چوار جۆرە لە کارکردن هەیە هەموو کەسێ مافیەوە هەیە. خاڵێکی تر لە مادەی لە خاڵی چوارەمی مادەی 23 جارنامەی مافی مرۆڤ باسیەوە کات کە هەموو کرێکارێک یا هەموو کەسێک مافی دروستکردنی نیقابات و سندیکای بۆ خۆی هەیە. دیسانەوە لە پەیڕە و پرۆگرامی چوارەمین کۆنگری یەکێتیشە لە سیستەمی پەیوەندی گشتەکانە یا خۆت باڵێن سیستەمی کۆمەڵایەتی گشتەکانە باسیەوە کە هەر کەسێک مافیەوەی هەیە کارێکی دەستگیر ببێەوە ئابێ لایەنی سیاسیش پاڵپشتی بێەوە حکوومەتیش هەلی کاری بۆ بڕەخسێنێ. ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە تۆ بتوانی بە شێوەیەکی بەرچاو
کار زیاد بکەی وەلا بەشی دووەمە لە دیسان لە پەیڕەوە پرۆگرامی چوارەمین کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەشی وزەوکانەکانە ئاماژە بەوە ئەکات کە ئەبێ هەلی کار بۆ کرێکار بڕەخسێ وە گرنگی بە کەرتی تایبەت و تێکڵاو و هەرەوەزی بدرێت کە بتوانن گەشەیان پێ بدرێنی پاڵپشتی بکرێن لای نەحزابی سیاسیەوە حیزبیش ئەوەیەوێ ئەو حکوومەتیش ئەوەیەوێ بەڵام بەداخەوە حکوومەت لەو حاڵەتەیە هەرچی تەبعاتی مالی هەبێ ئەو هیچ جێبەجێ ناکات چکە لە یاسایی لە یەکەم یاسایە کە لە هەرێمی کوردستانە یاسای کار ساڵی 2019 من خۆم بەشداری ئەو داڕشتنی و پرۆژە یاسایە بووم و ساڵی 2022 کۆتاییمان بە داڕشتنی پرۆژە یاساکە هێنا هەر خاڵێک تەبعاتی مالی هەبی بەرامبەر بە کرێکار حکوومەت لە لای خۆیەوە لای بەردەداخەوە یاساکەی گۆڕی و لە ساڵی 2023 لە یەکی سی ساڵی 2023 ئەو یاسایە دەنگی لەسەردرا لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانە بۆ چۆ بواری جێبەجێکردنەوە بەڵام دادگای فیدراڵی عێراق پەرلەمانی هەڵوەشانەوە و یاسایش دوای درێژکردنەوەی کاتەکەی خۆی بوو لەبەرەوە ئەو یاسایش هەڵوەشایەوە لەو یاسایە یاخود بابەتێکەیە کە ئەوەی ڕێگە بە کۆمپانیاکان دەدرێت کەرتی تایبەت دەدرێت کە لە سایە بیستی کرێکاری بیانی لە پرۆژەکەیدا کار بکات ئەمە تا چەندە گرفتی بۆ کرێکاری خۆیش دروست کرد ئەوەی کە دیاری کراوە تەمان لە هیچ یاسایەکانە بۆ لەوە پێشا لە هیچ یاسایەکە چکە یاساکان تەنیا یاسای کارن کە ئاماژە بۆ کاوهێنانی کرێکاری بیانی و مافەکانی کرێکاری بیانی یاخود کرێکاری ناوخۆیی بپارێزێ و یاسای کاریش ڕێخستنی پەیوەندی کرێکار و خاوەنکارە ئەم شێوەیە گرێتەوە بێگومان لە هەرێمی کوردستانە بازاڕی کار پێویستی بۆ هەموو کرێکارە بیانی نییەکایەت هەرێمی کوردستانەوە بڕیارێکیان دەرکرد سەرۆکی حکوومەت لە ساڵی 2022 ئەگەر بە هەڵانیان بم لە یەکی حوتی ساڵی 2022 ئەم بڕیارە دەرچوو ئەم بڕیارە شەرعیەتێکی جۆرە شەرعیەتێکیدا بە کۆمپانیاکان کە بتوانن لە 125 کرێکاری بیانی بێن لەناو هەرێمی کوردستانەوە بۆ کارگەکان بەڕاستی ئەمە خەتەرێکی گەورە بوو هەرچەند لە خاڵەکانی ترە خاڵی گەشتی تیاابێ بەڵام ئەم خاڵیان زۆر زەرەر و زیانێکی گەورەی لە کرێکاری ناوخۆدا چکە تۆ کردت بە یاسا و بەڕێنمایی ڕێگەت بە کۆمپانیەکاندا کۆمپانیەکان مافی خۆیان ئێستا بچن لە 125 کرێکاری بیانی بێن خۆتانی زانن کرێکاری بیانی کە لە شوێنێکەوە کۆچەکە دێتە شوێنێکی تر دەخلی ئەو شوێنە بەرزە و پارە ئەو پارەیە کە لە وڵاتێکی خۆیان هەیە بەرامبەر بە پارەیە لە وڵاتەیە کارەکەن نزمترە بۆیە ئەم پارەیەش دیسان نەگەڕێنەوە بۆیە و ئێستا مافی خۆیانەکە لە 125 کارەکانیان کرێکاری بیانی بەکاردێن جا لەم گرفتانە بازاری کاری هەرێمی کوردستان بەراورد بەو دەرچوانە بۆ بڕوانامانەی کە لە ساڵانە لە زانکۆ و پەیمانگاکاندا تەخەڕوژ دەکەن و بڕوانامە بەدەستێنن هاوتان یەکسان یاخود بە دیوێکی دیکە دەکرێت بڵێ بازاری کار پێویستی بە پێگەیاندنی دەستی کاری جیاوازتر هەیە لە زانکۆ و پەیمانگاکاندا نەخێر ئەوەی کە هەیە من وەکو ئاماژەم پێدا باوەی 10 ساڵە زانکۆ و پەیمانگاکان دەرچوانی تازە دەرەچن و خوێندن تەواوەکەن بڕوانامە وەرەگرن و هەندێکیان بڕوانامی پیشەیە کە بەداخەوە ناتوانن کاریان دەستکەوێت لە ماوەی ئەو 10 ساڵایە تاوەکو ئێستا ئەگەر حیزبەکان یاخود حکوومەت خۆی هەندێک خەڵکی دامەزرانمێ لە کەرتی گشتیە حکوومەت کاراسانی بۆ کەرتی تایبەت ناکا بەڕاستی کاراسانی بۆ کەرتی تایبەت ناکەوە یاسایەکی باش و گونجاویش وەکو ئەوروپا بۆ کەرتی تایبەت دیسانەوە یاسایەکی لە بارنیەکە هەم بتوانێت مافی خاوەنکار بپارێزێ و هەم بتوانێت گەشەی ئابووری لە وڵاتەیە زیاد بکە و هەم بتوانێت هەلی کار و دەستی کار بڕەخسێنێ لە کارگە و شوێنەکانە خۆت دیقەت بە لە شاری سلەیمانیە کە زۆرترین پرۆژەی پیشەسازی لە هەرێمی کوردستانە لە سلەیمانیایە بەڵام بەداخەوە لە سلەیمانیە کەمترین هەلی کار ڕەخساوە یاخود زۆرێک لە کۆمپانیا و دامەزراوە و کارگەکان بێکارن یاخود با بڵین ئیفلاسیان کردو کارکانیان داخستۆ دەرگای کارکان داخراوە و لە هەرێمی کوردستانە زیاتر لە 500 بۆ 700 هزار کرێکار هەیە کە ناتوان کاریان دەستگیر ببێ و ئەمەش بەربۆیەکی گەورە لە سەر هەرێمی کوردستان دروستەکە یاخود فشارێکی گەورە لە سەر هەرێمی کوردستان دروستەکە ئەوەتانێت گەنجەکانمان بە هەموو ئەو توانایانەیەنەوە کە هەیەە توانای ئەکادیمی باش و گەورەی تایە کۆجەکە وڵات بەجێ هێڵێ یاخود خۆتان ڕەنگە بینی بێتان دکتۆرە خەریکی کشت و کاڵیە کاری کشت و کاڵیە دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئەحمەد محەممەد سعید ڕایەنەری پێشووی سەنتەری هاریکاری کرێکارانیجان دووبارە سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس.